دەستخۆشیتان لێکم بۆم خولێکە کردانەوە بۆمان بەڕاستی زۆر ئیسفادەی هەبوو بۆ ئێمە دەستخۆشی لە مامۆستاکەمانەکەم بەڕاستی زۆرمان و بوو لەگەڵمان لەشی ساغ بێ و هیوادارم ئەم خولە بەردەوام بێ بۆی خەڵکی زیاتر ئیسفادە لەم خولە بکەن بەڕاستی ئێمە سەرەتاوەمان نەئەزانی بەڵام کە بیت ئەم خولانەوە زیاتر فێرە بیت و بەرچاوڕوونترە بی من یەکێک بوون لەو کەسانەی کە بەشداریم لەم خولە کردووە ئیسفادەیەکی زۆرم کردووە هیوادارم ئەو خولە لە هەموو شوێنەکانی تریش بکرێنەوە و خەڵکی زیاتر ئیسفادەی لێ بکەن وەکو ئێستا ئازانین کە قەیرانی داراییە خانمان ئەتوانن زیاتر ئیسفادە بکەن بۆی کە خزمەتی خۆیان و دەوروبەرەکەیان بکەن هیوادارم هەموو ئەوانی کە بەشداریان کردووە سەرکەوتوو بن و جێدەستیان دار بێت. ئێمە وەکو لقی شەشی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان هەستان بەکردنەوەی خولی دوورمان لە وەرزی هاویندا بە هیوای ئەوەی کەوا ئەم خوشک و دایکە بەڕێزانەی ئێمەکەوە بەشدار بوون لە ئیسفادەیەکی هەبێ بۆیان بەشداربووانمان نزیکەی 50 بەشدار بوو بەشداریان کرد لەم خولەیە بڕین و دوورین بوو بڵێن جلی دەرەوە جلی ماڵەوە جلی کوردی ئامانجمان لەکردنەوەی ئەم خولانە مەبەستمان لەوەیە یعنی لەم قەیرانە داراییە خەڵک بتوانێت ئیسفادەیەکی بۆ خۆی هەبێت و بۆ چواردەورەکەی و بۆ ماڵ و مناڵەکەی خۆی ببێتە هاوکاریەک بۆ خێزانەکەی.